قسە و باسەکەم لە سەر یەکەم هەواڵمان لە سەرانسەری جیهانە چ جای هونەرمەندان بێ یاخود نووسەران بێ یاخود سیاسەتمەداران بێ لە ساڵڕۆژی لەدایک بوونیانە لەلایەن چ جای ئەو کەسانە بێ کە هاوکاری کردوون یاخود لەلایەن ڕێکخراوەکانەوە بیاخۆ لەلایەن هونەرمەندانی ترەوە بێ ساڕۆژی لەدایک بوونی ئەو کەڵە سیاسەتمەدارانە بەرز ئەنرخێنرێت و وەکاری بۆکرێت لە ئێستاشدا لە هەرێمی کوردستانی یەکێک لە ژنە تێکۆشەر و خەباتجێڕەکان بەڕێز خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە بەڕاستی قسەکردن لەسەر خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد هەروە سادە و ساکار نییە کە بتوانین بە مێژووی ئەم خانمە شۆڕژێڕە بگەڕێنەوە چ لە سەردەمی شاخ و چ لە قۆناغی دوای ڕاپەڕین و دوجاریش لە کۆی ئەو پرۆژانی کە کردویتی لە دوای ڕاپەڕینەوە بۆ خزمەتکردن چ جای بە گەنجان بێ یاخود بە منداڵانی سەرجادە و کەمەندام و دوجاریش کارکردن لە ڕووی ڕاگەاندنی کوردیەوە کە هەنگاوێکی گەورەی نالۆ بوارەیە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد چ جای لەمانەش هەمیشە و هەموو کات خزمەتی زۆری بە دەوروبەرەکەی و بە خەڵکی کوردستان کردووە لە هاتنەوە بۆ نێوشار وە دەستپێکی لە دوای ڕاپەڕینەوە ڕێناز دەستیان کردو بە زۆرێک لەو پرۆژانەی کە وەک ئاماژەم پێکرد خزمەتی زۆری لە زۆربەی چین و تۆژەکان گەیاندووە وا بڕیارە کە لە ساڕۆژی لەدایک بوونی خانمە شۆڕژگەر خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەددا پانۆرامایەک لە سەرژیانی بکرێت کە لەلایەن هونەرمەند چۆڤین تاهیرەوە ئەم کارە بەڕێوەچێت کە لە مۆزەخانی سەرای سلێمانی نمایشەکرێت ڕێناز بچینە لای خات و چۆڤین بۆی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە خات و چۆڤینمان لەگەڵە بێت قسە و باسی زیاترەکەین لەسەر ئەم کارە هونەریەی خات و چۆڤین سڵاو لێبێ ئەم کاتت باش بێت سڵاوتان لێبێ زۆر سپاسانەکەم ئێوارەتان باش ئێواری تۆ باش سپاس بۆ تۆ ئەگەر باسێکوین لە پرۆژەکە بیرۆکەی پرۆژەکەت لە چیەوە وەرگرتووە و کارەکەی تۆ بە تایبەت لەسەر چی چڕەت کردوێتەوە بەڵێ من وەکو هونەرمەندێک بە پێویستم زانی کە ئەم ساڵ لە ساڵڕۆژی لەدایکبوونی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کارێکی هونەری پانۆراما پێشکەشی جەماوەری شاری سلێمانی بکەم کە خات و هێرۆ ژنە تێکۆشەر و شۆڕژگەر و خەباتگێڕ و سیاسەتمەدارێکی گەلی کووردە کە کاری زۆر زۆر بۆ ژنان و مناڵان و خەباتێکی زۆری هەبووە بۆیە بە پێویستم زانی وەکو هونەرمەندێک لە ساڵڕۆژی لەدایکبوونیە کارێکی هونەری پانۆرامای بۆ بکەم لەگەڵ وێنەی زۆرێک لە ژنە تێکۆشەر و خەباتگێڕ و پێشمەرگەکانمان وێنەی ئەوانیشیتیان نمایش ئەکرێ لەو ڕۆژەیە بەڵێ بەڵێ خات و چۆڤین ئامانجی تۆ چیە لەم کارە هونەری کە سازت کردووە تایبەت بە ژیانی خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد بە یاخود تەواوی ئەو ژنانەی کە کاریان لە بواری سیاسەت وارووا خزمەتکردن بە خاک و نیشتیماندا کردووە ئامانجی تۆ چیە لەم کارە ئامانجی من ئەوەیە وەکو ئەوەی کە من بینی ومە من تەمەنێکی ئێجگار ئەو نەزۆرم نییە کاتێک کە ئەبینم مێژووی ئەم کەڵە ژنانە ئەخوێنمەوانێ و سێریەکەم کە خەبات و تێکۆشانێکی زۆر زۆریان کردووە بۆیە وەک بە پێویست پێزانم ئەم خەبات و شۆڕشەی کە کردویانە بیناسێنم بە جیلی ئێستا بۆ ئەوەی جیلی ئێستاش ئاگاداری ئەوە بن کە هەروە بە ئاسانی نەگەیشتوین بەم ڕۆژە بۆ منە من وەک هونەرمەندێک کاتێ لەو ڕۆژەیە و ئیشە ئەەکەم بە ئازادی هەروە بە ئاسانی نەگەیشتوین بەو ڕۆژە بەهۆی خەبات و تێکۆشانی ئەم کەڵە ژنانەوە بووە بۆیە بە پێویستم زانی لەو ڕۆژەیە ئەو کارە هونەریە بکەم خات و چۆڤین کە ئەڵێم کارێکی هونەریە ئایا کارەکە تۆ پێک هاتۆ لەوەی کە وێنەی ئەم خانمە شۆڕژێڕانت نمایش کردووە یان کارەکەت لە ڕووی شێواز و تەکنیکی دەست و پەنجەی خۆتۆ کارت کردو لەسەر پێشنگاکە نەخە لە ئێستایا بە ئەو کاری کە کردومە ئەمکردنی وێنەی خات و هێرۆ و وێنی ئەو ژنانەی ترە کە ژنی ساق و ژنی شەهید و کۆمەڵێ ژنانی تر کە ڕۆڵیان هەبووە نمایشم کردووە چونکە فریانە ئەگەوتم وێنەی ژنەکان زۆر زۆرە یعنی پێتێگاتووە لە 65 وێنەی هێرۆخانیش کە درێژیەکەی تقریبان 3 مەترە بەرزیەکەی 3 مەترونیوە ئەمە کارێکی گەورەیە هەروە بە ئاسانی یعنی بەرهەم ناهێنرێ من مدەی مانگێکە خەریکی ئەم کارە زۆر باشە شێوازی ئەو ماتریاڵانی کە بەکارت هێناوە چین پێک هاتووە لە فۆم لەسەر مادەی فۆم ئیشم کردووە و حوزێکی گەورەم دروست کردووە کە وێنەکەی هێرۆخان ئەخەینە لەناو ئەو حوزەیە دائەندێ کە لەناو حوزەکەی ئاوێکی سەوزم یاداناوە ئەو ئاوە سەوزە
تعبیر لە خەبات و تێکۆشانی هێرۆخانەکە کە چەندین ساڵە خەبات و تێکۆشانی هەیە هێرۆخان لەگەڵ ڕقم 73 کە ئەم ژمارەیە تعبیر لە تەمەنی هێرۆخانەکات کە 73 ساڵ تەمەنی خۆی هین کردووە بۆ ئەوەی خەباتی کردووە بووە یارمەتی ژنان و مناڵانی مناڵپارێزی یاوە لەگەڵ لۆگۆی مناڵپارێز و پەیتەرێکی بچووکی هێرۆخان و چەند مناڵێک کە ئەمە تعبیرەکە لە هێرۆخان کە زۆربەی یارمەتی زۆربەی مناڵانی یاوە. زۆر باشە خات و چۆڤینجگە لە خات و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە کار لەسەر وێنەکانی ئەو کردووە ئەو ژنانەی تر کامانن کە شۆڕژگێڕن و لە کارە هونەرەکەی تۆدا جێگەیان بۆتەوە. بەڵێ یەکێ لەوانە کافیخانەکە هاوڕێی دێرینی خات و هێرۆیە لەگەڵ کۆمەڵێ ژنی تر لە ڕاستیا چونکە ژنەکان زۆرن لە ئێستایا ناوەکانیانم بیر نییە ناتوانم یعنی ناوەکان بڵێم وینای یەکێکم بیست لەوانەیە لێم عاجز ببن لەبەرەوە پێگاتۆ لە 65 ناو هەر 65یان لەو ڕۆژای وێنەکانیان نمایشەکەم. زۆر باشە بە گشتەکەی چەند تابلۆ نمایشەکرێت و کەی نمایشەکرێ خۆ زیاتر ئاماژەی پێبە لەکوێیە؟ بەڵێ ڕۆژی شەممەیە کە 12 شەشەکات سعات 5 عەسر لە مۆزەخانەی سەرای سلێمانیە خۆشحاڵە بین هەموو لایەک ئامادە بن هاتنتان واتە وەفاداریە بۆ ئەو ژنە تێکۆشەر و خەبات گێڕانە خۆشحاڵە بم هەموو کەسێک ئامادە بێت لەو ڕۆژە گرنگەیە چونکە ڕۆژێکی زۆر گرنگە بەلای منەوە خات و هێرۆ یعنی بۆ هەمومان باش بووە وەکاری بۆ هەموو لایەک کردووە بۆیە بە پێویست پێزانم هەموو لایەک ئامادە بێت.